کاک سیروان جان بەڕاستی کارەکانت جێگای دەستخۆشیە. سپاس دەکەم قوربان. بەس یەک گلەیم لێت هەیە. جان پێشترش پێم گوت بووی ئەو شفێرانەی کرێی ناوخۆ دەکەن 4,000 لە حساب کردینە. قوربان بەخۆت دەزانی ئێستا هەولێر گەورە بووە. پێشتر برایەتی هەبوو، ئەنکاو هەبوو، ئەو گەڕەکانە هەبوو. ئێستا هەولێر گەورە بووە. وایە وەڵی لە 5,000 کەمتریش پێم زوڵە. باشە بە خۆت باشتر دەزانی. باشە ئەدی حسابی مانجی پێشوو؟ قوربان حسابی مانجی پێشوو قوربان ئەو حسابی مانجی ڕابردووە. با 30 ملیۆنمان فرۆشتیان دەیان قەت بووە. بەڵام ئەوانەی کە فرۆشتەیە ئەو تەلەفۆنەی قەپات کە. باشە بۆ وەڵام نادا؟ بەخوا من دەزانم لەگەڵ کچانە. ببوورە قوربان وەچ پێم گوتی با 30 ملیۆنمان فرۆشتێ دەیان قەت بووە. بەڵام ئەو پارانەی کە فرۆشتای هەمووی بە نەقدی وەرگیرایە. باشە ئەوش حساباتەکانە. دەستەکان خۆش وەڵای ئیشەکان زۆر ڕێک و پێک و جوانە. ئەلۆ سۆما سیروانت بینیوە؟ باشە من نەمگوت ئاگاد لێی بێ؟ ئەی تۆ چ دەکەی؟ باشە خوافیز. بەرێ کچەکەم. ئەلۆ باوکە؟ بۆلۆ نەگیرێ کچەکەیم خێر هات؟ باوکە نەجارێک نەدوو نەسێ تەلەفۆن بۆ سیروانی دەکەم جوابم ناداتەوە. هەی ئەم یەو زاوایە نەمینێ. ئارامتە بی کچەکەم ئارامتە بی. ئێستا بابت دێتەکردنت دەتین تۆماری. ئەرێ وەڵا باوکە وەرە ئەوە ژیان نییە من تێیدا. منیتر ناتوانم دەگەڵ سیروانی بژیم. نانا ئەمش قبوڵم نییە کچەکەم ئەوە هاتم. دەی خوافی